کاتێک هونەر ئەبێتە پردێک بۆ هیوا و کاتێک هونەر بەڕاستی لە قوڵایی ڕۆحەوە هەڵەقڵێت ئەو کاتە هەمومان تێدەگەین و هەمووان تێدەگەن کە هونەر تەنیا بۆ کات بەسەربردن نییە بەڵکو هونەر بەڵێ ڕێزێکی ڕاستەقینەیە. هونەرمەند ڕەوا جەمال کۆنسرتێکی ساز کرد ئەمڕۆ لە شاری سلێمانی. کۆنسرتەکە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بوو و ئەم کۆنسرتە ئەکرێت بڵێن کۆنسرتێکی ئاسایی نەبوو بەڵکو هەروشە هەر نۆتێکی موسیقی لەو کۆنسرتەوە ڕۆشت بێت لێدرابێت پێشکەش کرابێت بۆ بینەران و ئامادەبووان هەموو ئەو کارانە بۆ هیوایەک بووە بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا بۆ ئەو کەسانەی کە شەڕی ژیانەکەن. داهاتی ئەم کۆنسرتە بۆ کەسانە بوو و هاوکارمان سۆنیا چۆتە شوێنی کۆنسرتەکە چەند چاوپێکەوتنێکی ئەنجام ماوە با پێکەوە بینەری ئەم چاوپێکەوتنانە بین کە ئەمڕۆ کاتژمێر 5 کۆنسرتەکە سازکرا. فەرموون با پێکەوە بینەری بین. هەمیشە هونەرمەندان بۆ ناسرابوون لە هەر بارودۆخێکا بێ پشگیری کۆی چین و توێژەکانی کۆمەڵگە بکەن. بۆیە ئەمڕۆ هونەرمەند دکتۆر ڕەوا جەمال بە هونەرەکەی و بەدەنگە خۆشەکەی کۆنسرتێکی لە تەلاری هونەری شاری سلێمانی ساز کردووە بەستی کۆکردنەوەی داهات و توشبوانی نەخۆشی شێرپەنجە لەگەڵمانە بن. ڕاستەکەی ئەم جۆرە کۆنسرتانە زۆر پێویستە کە ئەنجام بدرێ، نەک ساڵی جارێ نەک 6 مانگ جارێ. بەڕای من پێویستە هەموو مانگێک هەتا بتوانرێ هونەرمەندانی هەم موزیسیان هەم گۆرانی بێش چ لە بوارەکانی تری هونەریشە بتوانن ئەم جۆرە کارانە بکەم. ئێمەکو ئەوەی پسپۆرەکەمان کە هونەری موزیکە هەمیشە هەوڵمان ناوە کە ئەم جۆرە کۆنسرتانە بکەین کە داهاتەکەی بۆ نەخۆشخانەی هیوا بێ. بەڕاستی ئەبینین کە کۆمەڵێکی زۆر لە خزم و کەس و دۆست و ناسیاومان گیرۆدەی ئەو نەخۆشیە. ئەوەی لە توانای ئێمە هونەرمەندی شایە موزیسیان و گۆرانی بێژەکان بەم شێوەیە ئەتوانین کە خزمەتیان بکەین بۆ هیوایی کە هۆڵەکانی ئەم جۆرە کۆنسرتانە پڕ بێتەوە. هەر کەسێک لای خۆی بتوانێ کە بەشدار بێ بەو بڕەپارەی کە دای بنێ، چکە بەڕاستی ئەزانین کە زۆر پێویستیانە چی بۆ دەرمانەکانیان بێ چی بۆ ئەو ئامێرانە بێگەر لە کار کەوتون یاخودیانێ لە دەروی وڵاتەوە بهێنرێ. بەو شێوەیە بۆیە زۆر بە باش هێزانم و وەکو ئەرکی سەرشانی خۆمان کە هەمیشە ئەم جۆرە کۆنسرتان لەساس بکەین. پێم بڵێ ئێوە خۆتان ئەگەر ویست بێتان لەم کۆنسرتە کەسێکی نزیکی خۆتان یان کەسێک بانگێشت بکەن خۆشتان بلیتان کڕیوە وەکو میوزیسیانان؟ بێگومان بەڵێ من وەکو خۆم ئەو کەسانی کە بانگێشتم کردوون یان خۆم بۆم کڕی من با بڵێن یان پێم وتون کە شتەکە بە بانگێشتی تایبەت نەبێ لە بەروی من موزیسیانێک و لە گروپەکە بەشدارم بۆمەڵێ خزم و ناسایی خۆم بێنم. بۆیە هەر کەسێ لە لای منەوە هاتبێ چی لای موزیسیان و گۆرانی بێژەکەی ترەوە هاتبێ هەر پێویستە کە بلی بکڕن. هیچکە ئێمە ئەمانەیە هەر چۆنە بێ بڕێپارە کۆکرێتەوانێ بۆ ئەو مەبەستی کە گردوومان. سپاس بۆ ئامادەبوونتان. ڕاستەکەی یەکی لە چالایشەکانی ڕێکخراوی کوردستان بۆ سنتەری ژیانە و نەخۆشخانەی هیوا لە مانگی ئۆکتۆبەرە بریتی بوو لەم کۆنسرتە. ئامانجی ئەم کۆنسرتە دوو ئامانجەیەکی لە ئامانجەکانی کۆکردنەوەی داهاتە. ئێمە ئازانەی ئەو داهاتی کە لە کۆنسرتێکا کۆکرێتەوانێ بە بڕێک نییە کە بتوانین جێگایەکی زۆر گەورە بگرێ. بەڕاستی نەبوو نەخۆشخانەی هیوا نەبوو سنتەری ژیانەوە، چونکە بڕی تێچوونی چارەسەری نەخۆشێکی شێرپەنجە مەبلەغێکی زۆر گەورە دەرئەچێ کە بە کۆنسرتێک و دوان هەڵ نابێ. ئامانجی دووەممان زیاتر ئەوەیە کە مۆزوعە هۆشیارکردنەوەکەیە تەوعیەیە. ئەمانە بە کۆمەڵگە بڵین بە تایبەت لە خانمانە کە ئەم مانگە کە مانگێکی کامل تەرخان کراوە لە جیهانە سەبارەت بە هۆشیاری شێرپەنجەی مەمک کە ئەم نەخۆشیەکی باوە لە خانمانە زۆرترین جۆری شێرپەنجە پێگەێنێ. بەڵام نەخۆشیەکە کاگەر بێت و خانمان پشکنینی پێشوەختی خۆیان بکەن لە کاتی گونجاودا لە قۆناغێکە نەخۆشیەکان دیاری ئەکرێت کە چارەسەرەکی زۆر ئاسانە، کە تێچووەکەی زۆر کەمە، کە سەرکەوتنێکی بڵێنە جاحەتی
چارەسەرەکەی زۆر باش ئەبێ کە نەخۆشەکە بێتەوە بە کەسێکی ئاسایی گەڕێتەوە ناو کۆمەڵگا. ئامانجی گرنگی ئەمە لەم ڕۆی ئەوەی پێتان بڵین بە نەخۆشانی شێرپەنجاڵین ئەڵین ئێوە بە تەنیانین، ئێمەتان لەگەڵین. دوو نەخۆشخانی زۆر باش لە سلێمانیا ژیانەوە هیوا چەندین ڕێکخراوی ناحکومی بەدەر لە حکوومەت چەندین خەڵکی دڵسۆز بۆ ئەمانەیە بەوانە بڵین کە توژبووی شێرپەنجەنین، کەسمان پارێزراونین لە توژ نەبوون بە شێرپەنجە. هەموو کەسێک لە هەموو چرکەیەکە معارەزە تووشێم نەخۆشیە بێ با بەر لەوەی کە خۆمان یا کەسێکی ئازیزمان توش بێ دەستی هاوکاری بۆ کەسانە درێژ بکەین کە توش بوون و هەوڵ بین کە بەشێک لە بەرگرانیان کەم بکەینەوە. تۆ وەکو خۆری دەمیوارانی وێنەکەت ون نابێ لە چاوانم، تۆ لە ناو دڵمانمانە ژیانی ئارامی ئەدام لە دڵ ئەبینێ جوانی ئەبارێ نەبێکەنینێ مەستە بم لەگەڵ چرپە و نازی. ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشیانی شێرپەنجە کە لە ساڵی 2013 دامەزراوە بە سەرپەرشتی دکتۆرە ئەختەر نەجمەدین. لەو ساوە منیش وەکو بەشی ڕاگەیاندن و لێپرسراوی ڕاگەیاندن لەوێ لەگەڵیان کارەکەم. دوو مەبەستی سەرەکی هەبووە، یەکەمیان وشیارکردنەوەی خەڵک ئیتر لە چینی خوێندکاران و قوتابیان و ژنان و پیاوان و ئەمانە بۆ ئەوەی کەوە سەبارەت بە نەخۆشی شێرپەنجە وشیاریان هەبێت و ئاگایان لە خۆیان بێت. دوو کۆکردنەوەی داهات بۆ ئەوەی کەەوە هاوکاری چه خەستەخانەی هیوا چه بنکەی سنتەری ژیانەوە بکەین بۆ ئەوەی کەەوە کۆمەڵێ پێویستیان هەیە بۆیان دابینکەین. بۆ ئەم مەبەستە تا ئێستا چەندین کۆنسێرتمان ساز کردووە بە بلیت و خەڵکیشی زۆریان بە پەرۆشەوە بۆ ئەوەی بەشداری لەو خێرخوازیا بکەن و بتوانن زەردەخەنەیە بخەنە سەر لێوی ئەو نەخۆشانی کەەوە کەوتون لە ناو جێگان و چاوەڕێی چاکبوونەوە ئاکەن. هیوادارم خوای گەورە شیفایان بۆ بنێرێ و هیوادارم ئەم جۆرە کۆنسەرتانش بەردەوام بێ و دەستخۆشیشم بۆ دکتۆرڕەوا وەکو دەنگێک وەکو گۆرانی بێژێکی دیار وەکو کەسێک کە ها بە هەنامانەوە و توانی ئەم بەشداری بکە لەم کۆنسەرتا و هەروەها ئەو دەژەنیارە بەتوانەی کە لەگەڵیانان ئەوانیش بەڕاستی دەستخۆشییان لێ یەکەم. بەسەر باڵاتە بوو ببارێنم بتکەم بە هاوڕێ لەگەڵ گۆرانی گوڵی جوانی و بەهارانی. باسی کورساتەکەین کە ئەمڕۆ بۆتە سپۆنسەری ئەم کارە خێرخوازیە جوانە. هەڵبەت هونەرمەندە بەڕێزەکانمان ژەنیارەکانمان بەڕاستی کۆمپانیەکان گەورەکانی کە لە ناو شاری سلێمانیا هەیە سەرمایەدارەکان وەکە ئەو کەسانەی کە تەنانەت کەسێکی خۆبەخشەیە لێرە ئەبێتە چاودێت ئەمانە هەمووی پێکەواتوانێ پرۆژەیەکی جوان و کارێکی خێرخوازی گەورە پێشکەشکە کە بتوانێت داهاتەکەی ببێتە خزمەتی ئەو شوێنەی کە داهاتەکەی بۆ تەرخان کراوە. خۆشبەختانە نەخۆشخانەی هیوایە خود سنتەری ژیانەوەیە خودخانەکانی مناڵانیان بە ساڵات جوان هەموو ئەمانە ممکنە یعنی جێگەی سپاسە بۆ هەر هونەرمەندێک بۆ هەر کەسایەتێک توانێ هاوکاریکە جا ئەگەر ئەو هاوکاریە یاخود ئەو کارە لە ڕێگەی هونەرەوە بگەیەنرێت چونکە ئەبێت بە دوو جار خزمەتکردن. جارێک لە ڕێگەی هونەرەکەەوە خزمەتی و کەسانە کاکە لە ناو قاعەکە دانیشتۆن و دەنێکی خۆش و ئارامیەک بۆ ئەو هاوڵاتیانە دروستەکە و جارێکیشە بێتە داهاتێک ئەم داهاتا چێتەوانێت بۆ ئەو کەسان و خزمەتێکی گەورە بە شوێنەکەیانەکە. خۆ ئەگەر ئەم خزمەتێکی بچووک بێ من هەموو کاتێ وتومە لەوانەیە کڕینی بلیتێک لە کۆنسرتێکە ببێتە هۆی دڵخۆشکردن و ئاوادانکردنەوەی ماڵێک خانەیەک نەخۆشخانەیەک ئێمە نابێت تەنانەت کڕینی بلیتێک بەکەم ببینین. لەبەرەوە من دەستخۆشی لە هەموو هونەرمەندانەکەم کە ئەمڕۆ لێرە بەشدارن دکتۆرڕەوایەکێکە لەو هونەرمەندانی کە هەموو کارەکانی هەموو کۆنسرتەکانی داهاتەکەی بۆ کارە خۆبەخشیەکان چ گۆرانیەکی هونەرمەند دکتۆرڕەوا لا تایبەتە. من هەموو گۆرانیەکانیم لەبەرە نەک گۆرانیەکانی تایبەتە لەلام هەموو گۆرانیەکانیم لەبەرە بەڵام سەد خۆزگە ئەیار یەکێکە لەو گۆرانیانی کە لای من زۆر تایبەتە. بەڵێ ئەکی دەبێ پێشکەشی کات چونکە ئەوە تەسەورەکەم یعنی ئەوانی کە لێرە دانیشتوین هەمووی چاوەڕی ئەو گۆرانی خۆشانی دکتۆرڕەوین دەستخۆشیان لێ یەکەم هیوادارم نمونەیان زۆر بێ بۆ ئەم کارە ئینسانیانە. بەڕاستی هونەرمەندانی سلێمانی درێخیان نەکردووە لە پێشکەشکردنی ئەم کار ئەم جۆرە پرۆژە و کارە خێرخوازیانە.
خەم لێم لێزارە نەوەکو ئێستا خەم لێم لێزارە دڵە ڕەنجە ڕۆ یارە یارە دڵە ڕەنجە ڕۆ